گۆڕانکاریەکان لە بەشی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە خێراییەکی وەک کەوتنی پولی دۆمینە بەردەوامن. ئەمەش ئاماژەیەکی خراپ و ناخۆشن بۆ هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە کە تا چەند ڕۆژێک لەمەوبەر یەک لە سەرسەی خاکی سووریای بەدەستەوە بوو. هەموو ئاماژانی و خۆی و دەرەکیەکان هەر لە بڕیاری کشانەوەی هێزەکانی هەسەدە لە ڕۆژهەڵاتی حەلەب بوو. هێرش و لەشکرکێشی سوپای سووریا تا بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی نیشانەی هەڵکردنی گڵۆپی سەوزن بۆ گەڕانەوەی دەسەڵاتی دیمەشق بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ئەگەر بە زیاتریشەوە نەڕوات و وەک ئەوەی بەڕێوەبەرایەتی خۆسەر مەترسی ئەگەری هێرشکردنە سەر کۆبانێ و جەزیرەیشی ڕاگەیاند. لەگەڵەوەی ڕەنگە سەرەتا تێڕوانین و لێکزانەوەیەکی سەرەتایی و ڕووکەشیانەی ئەرێنی و دڵخۆشکەر بۆ کۆبوونەوەکەی پیرمام لە نێوان شاندی ئەمریکا بە سەرۆکایەتی تۆماس باراک نێردەی ئەمریکا بۆ کاروباری سووریا لەگەڵ مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا هەبوو بێت. بەڵام لەگەڵ ئەوەی هیچ ڕاگەیەنراوێکی فەرمی لەبارەی نێوەڕۆکی کۆبوونەوەکە و زانیاری ورد لە بەردەستدانین، بەڵام بەردەوامی و توندبوونەوەی زیاتری هێرشەکان لە کاتی کۆبوونەوەکە و دوای کۆبوونەوەکەش دزەکردنی پرۆژەیەکی حکوومەتی دیمەشق بۆ هەسەدە لەبارەی ڕێکەوتنی دەیادار، هەروەها زمانی جەستە و ڕوخساری بەشداربووانی کۆبوونەوەکەش ئاماژەیەکی ئاشکران بۆ جێبەجێکردنی ئەو هەڕەشانەی چەندین جار لەلایەن بەرپرسانی نوێی دیمەشقەوە لەبارەی جێبەجێکردنی ڕێکەوتنی دەیادار بەهێز لە دوای کۆتایی هاتنی ساڵی 2025ەوە جەختیان لێ دەکرایەوە. ڕۆژهەڵاتی فورات کە پارێزگای حەسەکە و زۆرینەی پارێزگای ڕەقە و بەشێک لە دێرە زووریش لە خۆ دەگرێت و یەک لە سەرسەی خاکی سووریا پێک دەهێنێت و لەگەڵ هەریەک لە تورکیا و عێراقیش سنوورێکی بەرچاوی هەیە. هەموو ئەم ناوچانە لە کۆتاییەکانی ساڵی 2015ەوە لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتدان و لە شەڕواڵۆزیەکانی بەر لە ڕووخانی ڕژێمی ئەسەد لەلایەن ئەمریکاوە پشتیوانی لێدەکرا و نزیکەی 30 بنکە و خاڵی سەربازی لێ کردووەتەوە. ئەو ناوچەیە کە لە ڕووی سامانی سروشتی و کشت و کاڵ و ئاژەڵداری و سەرچاوەکانی ئاو بەرهەمهێنانی وزەی کارەبا بە گەنجینەی سووریا ناوزەت دەکرێت. پێ ناچێت حکوومەتی ناوەندی دیمەشق وا بە ئاسانی دەستبەرداری ببێت. وەک بەشێک لە چاودێرانیش پێیان وایە بێدەنگی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بەرانبەر پێدانێکە لەلایەن دیمەشقەوە بۆ قەوارەی زایۆنی بێگومان بەڵێنێکی وەرگرتنیشی پێدراوە کە ئەوەش لەسەر حسابی خاک و دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات دەبێت.